کوان ئاشقانی فیلمە ئەکشنەکان خۆتان دەربێخن 10 فیلمم بۆ هێناون 10 فیلمی ئەکشنی ئەم ساڵکە شایانی بینینە لە نێو فیلمانی کەوا من بینەریان بووم بۆ پێم وایە شایانی ئەوەیە کە تۆ بینەریان بیجا جەژن نزیکە و شەوانی جەژن زۆر زۆر تایبەتە جا لەو شەوە تایبەتانە دەتوانن سەیری ئەو فیلمە تایبەتانە بکەن و وە چێژی لێ ببینن فیلمی یەکەم فیلمی تۆڵە سندەوە هەندێک قەرزێت تەنیا بە خوێن دەدرێتەوە دوای کوشتنی درڕندانەی هاوسری تۆڕۆ کە پاڵەوانێکی بێوێنەی سەربازیە لە هێزە تایبەتەکان دوای مردنی خێزانەکەی تەنیا یەک ئامانجی هەیە ئەویش تۆڵە سەدنەوەی لە بکوژەکانی هاوسەرەکەی بەڕێکەوت دەبێتە ملیۆنێر هەموو سامانەکەی دەکات بەچەک و دیاری بۆ ئەوانەی کە لەگەڵی بەشدار دەبن لە کوشتنی بکوژەکانی هاوسەری وە فیلمی دومیش فیلمی سزادەر دووە هەمین کوشتن فرانک کاسل لە باردۆخێکی دەرونی زۆر زۆر خراپدا و بەرداوام ڕێنە دەکات بۆی ڕابودۆ ترسناکەکەیەوە بەتایبەت دوای لە دەستدانی تەواوی خێزانەکەی بۆیە بڕیاری داوە لە هەموو شتێک دوور بکەوێتەوە گۆشەگیر بژیتن بەڵام لە نەکەو ژنە مافیایەک بە ناوی ماگنۆچی بەدیار دەکەوێت و ڕەشەی کوشتنی لێ دەکات بە بیانی و ئەوەی کە فرانک تەواوی خێزانەکەی ئەوی لە ناو بردووە هەر بۆیە بڕە پارەیەکی زۆر دەکاتە دیاری بۆ هەر کەسێک بتوانێت فرانک بکوژێت بۆیە فرانک ناچارە بگەڕێتەوە مەدانی جەنگ و ڕوبەڕووی مەترسیەکان ببێتەوە چیرۆکەکی کورت و زۆر خێرا دەربارەی کەسایەتی سزادر بەڵام من ئەو فیلمەوەکو ئامادەکاریەک دەبینم بۆ فیلمێکی تر گەورەتر لە بەتایبەتی لە ناو جیانی مارڤلجا ئەگەر ئەرزوتان کە زیاتر لەسەر فیلمەکە بزانم یددیوکی تایبەتی لەسەر فیلمەکە لە کەناڵەکە داناوە سەرنج خۆم دەربات چیرۆکەکەی وە فیلمەکە و ئەگەرەکانی دوای ئەو فیلمە باس کردو ئارەزوت کرد دەتوانانی بینەری بن جا فیلمی سێم کێڵ کۆت لە جیانێک کە کاتژمێرەکان بڕیان دەدەن چێ بمرێت وە چێ دەژیتن لە ئەگەری هاتنی جەنجی جیانی سێم و لە ناوچوونی زەوی کۆمپانیایەکی جەبەلاحی دەسەڵاتدار کاتژمێرێکی بکوژی بۆ تاوانباران داهێناوە کە ناچاریان دەکات خۆیان یەکتری لە ناو ببەن و یەکتری بکوژن چیرۆکێکی جیاوازەوە فیلمێکی باشکەشایانی بینینە من لەو یددیو هەڵدەدەم خۆم بە دوور بگرم لە سپۆیلکردن ئەگەینا هەرێک لەو فیلمانێکە باسی دەکەم یان پێشیان دەکەم شانەوەی کە قسە زیاتر لێسەر بکەم و حەز دەکەم سەرنجی خۆم لەسەر فیلمەکە باس بکەم بەڵام لەبەر سپۆیل لە بەخاتری ئێوە خۆم بێدەنگ دەکەم جا فیلمی چوارم دەیول کێڵی و ئەوان دەتکوژن ژنێک وەک خزمەتکاری ماڵەوە لە باڵەخانەیەکی بەرز لە نیویۆرک دەست بەکار دەبێت بەڵام بێ ئاگالەوەی کە ئەو باڵەخانەی مێژوویەکی ترسناک و خراپیە دەربارەی هونبوونی خەڵک تێیدا بەڵام زۆری پێ ناچێت تێدەگالەوەی ئەوانەی لەو باڵەخانەیەدا دەژین بە پەردەیەکی پڕنیێنی و تەمو مژاوی داپۆشراون بۆیە ناچارە ژنەی خزمەتکار دەبێت شەڕیمانەوە لە ژیاندا بکات وەوەژ یەکەکە لە فیلمە باشەکان بێگومان لە ژانەری خۆی کە من چێژم لە بینینی ئەو فیلمە وەرگرتجا فیلمی پێنجەم فیلمی نۆرمال کە لە نواندنی سەرکی بۆب ئۆدین کێرکە چیرۆکی فیلمەکە تشک دەخاتە سەر سەرۆکی پۆلیسی کاتی لە شارۆچکەیەکی بچوو کە دوای بڕینی بانقێکی ناوخۆیی پەردە لەسەر کۆمەڵێک نێنی تاریک لا دەبات و دەبێت ڕوبەڕوویان ببێتەوە وە فیلمی شەشەمیش دەستەی وێرانکەر جیسن مۆمە و وادەی پاپتێستا لە فیلمێکی ئەکشن پێکەوە وەکو دوو برا شەڕ دەکەن وەکو ئەفسانەکان وێرانکاری لە دوای خۆیاندا بەجێ دێڵن جۆنی و جەیمس دوو زربڕای لێک دابراون کە دوای مردنە گوماناوەکەی باوکیان ناچارن یەک بگرنەوە هەرچەندە لە هەموو شتێک دژی یەکن پێچوانە یەک بیر دەکەنەوە بەڵام کاتێک بە دوای دۆزنەوەی ڕاستیەکان و بکوژی باوکیاندا دەگەڕێن کۆمەڵە گەنێنی شاردراوی پیلانجیێڕێک ئاشکرا دەکەن کە هەڕەشە نەک بە تەنیا لە خۆیان بەڵکو هەڕەشە لە هەڵوەشانەوەی تەواوی خێزانەکەیان دەکات و بۆ ئەو فیلمەش یددیوەکی تایبەتم لە کەناڵەکەم داناوە کە سەرنجی خۆم دەربارەی فیلمەکە بەگشتی باس کردووە ئارەزوو تا کرد دەتوانم بینەری بنجا فیلمی حوتە فیلمی تاڵانی ذەڕیب پارەکە بژمێرە و متمانە بە کەس مەکە مادەی من وە بێن ئەفلیک لە فیلمێکی ئەکشنی نوێدا دەستەیەک پۆلیسی میامی عشارگەیەکی نێنی ملیۆن دۆلاری پارەی کاش دەدۆزنەوە ئەمەش دەبێتەوەی دروستبوونی ئالۆزوی بێمتمانەیی لە نێوان دەستەکەدا لە هەماکە دەکەسانی دەرەژی بەو دەست بەسەرداگرتنە گەورەیە دەزانن و پیلان دادانێن بۆ هێرش و بردننی پارەکە لەولاشەوە کۆمەڵە پۆلیسەکە دەکەونە گومانێکی گەورەوە و نازانن متمانە بەچێ بکەن و پشت بەچێ ببەستن بە هەمان شێوە بۆ خوێندنەوە وەسلەگانی ئەو فیلمەش یددیوکی تایبەتم دەربارەی فیلمەکە لە کەناڵەکە داناوە ئارەزوتان کە زیاتر لەسەر فیلمەکە بزانن دەتوانین بینەری بن و فیلمی هەشتم شێڵتەر پەناگا مایکل میسن کە جێسینی خۆماڕۆڵەکەی دەجێرێت پیاوێکی دوورەدەست و گۆشەگیرە لە دوورگەیەک دەژی و ڕۆژێک کچێکی بچووک لە زیریانێکی بەهێز ڕزگار دەکات بەهۆیەوە تووشی چەندان هەڕەشە و سەرکێشی دەبێتەوە کە دەکرێت کۆتایی بە ژیانە نێنیەکەی بێنێت و ناچارە دەبێت کچەکەش لە دوژمنەکانی ڕابردووی خۆی بپارێزێت
دووبارە کاکە جێسن لە هەمە ستایلی فیلمەکانی تری دەردەکەوێتەوە بەبێ گۆڕانکاریی زۆر گەورە بێگومان فیلمەکە شایانی بینینەوە بامەشەوە یددیوش تایبەتن دەربارەی فیلمەکە وە خوێندنەوە هەسەگاندنم بۆ فیلمەکە لە کەناڵەکە داناوە ویستت زیاتر دەربارەی فیلمەکە بزانی ئارزوت کرد دەتوانین سەیری یددیوەکە بکەیت جا فیلمی نوۆیەم فیلمی وەرمەشین ئامێری جەنگ دەستەی ڕنجەرەکان لە ناو سوپای ئەمریکادا بەهێزترینن جا پێویستە تۆ بە قۆناغێکی سەختدا تێپەڕی وە سەرکەوتوو بووی بۆ ئەوی وەک یەکێک لە دەستەی ڕێنجەرەکان قوبوڵت بکەن بەڵام ئەم جارە ئەو تیمە لە ڕایەنەکاندا بەشدارن تووشی شەڕێکی سەخت و ڕاستی دەبنەوە بۆ ئەوی زیندوو بمێنەوە دەبێت دژی ئامێرێکی جەنگی نەبەزی و باوەڕپێنەکراو ببنەوە و بە هەمان شێوە یددیوش تایبەت دەربارەی فیلمەکە لە کەناڵەکەم دانەوە دەتوانن بینەری بنجا فیلمی دەیەم و کۆتایی فیلمی هندی بەشی دووەمی دووڕاندار دوای ئەو سەرکەوتنە گەورەی بەشی یەکەم وە من یەکێک بنوانی کە بەش یەکەم زۆر بەدڵ بوو ئێستا بەشی دۆم بڵاو کراوەەوە بە جددی فیلمێکی نایە بە وەشایانی بینینە لە بەشێکم بینیمان دوای ئەوی بە سەرکەوتوی هەمزعلی دزە دەکاتە ناو تۆڕێکی تیرۆریستی ترسناچی پاکستانەوە بەڵام ئەمجارە دەبێت ڕوبەڕووی هەڕەشەی نوێ ببێتەوە بەوەی هەم دوژمنە کۆن و بەزیوەکانی بەێستر دەگەڕێنەوە هەمیش دەبێت شکست بۆ پلانە مەترسیدارە بهێنێت کە مەترسیە بۆ سەر هیندستان وڵاتەکەی وە لە هەمووشی گرنگتر دەبێت ڕوبەڕووی ئەوانە ببێتەوە کە هەوڵ دەدەن ناسنامەکەی ئاشکرا بکەن وە بێگومان یددیوش تایبەتم لەسەر فیلمەکە کردو کە هەم باسی چیرۆکەکەی و هەم باسی پەیامەکانی و هەم باسی ئەو سەرکەوتنە گەورەی فیلمەکە بەدەستیێناوە وەلامیشی گریتر باسی ئەوم کردەوە کە بۆچی ئەو فیلمە بەلای ئیندیەکانەوە بۆچی ئەوەندە گرینگە بۆچی ئەوەندە گرنگی پێدەدەن و ئەوەندە بە نرخە بەلایەنەوە جا ئەگە دەتوێت زیاتر لە سەفیلمەکە بزانی وام چیرۆکەکە و هەمیش فیلمەکە بەگشتی دەتوانین سێری یددیوەکەم بکەیت جا هەموو ئەو فیلمانێک کە باسم کرد گوتم یددیۆم لەسەر کردووە لینکی یددیوەکە لە دیسکریپشندا دەنێم ئارەزوتان کرد هەر فیلمێک لە دو فیلمەکە یددیۆم لەسەر کردو نەتانبینەوە دەتوانێت لێ بە ئاسانی بیدۆستنەوە جا ئێستا پێم بڵێن لەو دە فیلمە بینەری چەند فیلم بوون یەک دوو سێ چەند فیلم و بەدەر لەو فیلمانە لەم ساڵ 2026 فیلمی ئەکشنی زۆر باشە بووە کە من تا ئێستا بینەری نەبووم ئەگەر هەیە لە کۆمنت ئەمجارە تۆ بۆمانی پێشنیار بکە بە خۆشحاڵیەوە سێری دەکەم و ڤیددیۆشی لەسەر دەکەم جاهشتێکی وام نەما تەنیا خۆشی ئێوە تا ڤیددیۆشی تر تا فیلمێکی تر دێمەلاتان لە خۆشی دابن